خۆشەویستان، خی گەورە نوێژ و ڕۆژە عیبادەتی لێمان قبول کرد بێ، لەوانەیە ئەم شەو کۆتا شەوی لەیلەتول قەدر بێ، لەوانەشە سبەی شەوی مابێ، والله ئاعلم. ئەو خی گەورە خۆی دەزانێ. خۆشەویستان، خی گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ: اليوم تجزى كل نفس بما كسبت. لە ڕۆژی قیامەتە هەموو کەسێک، هەموو مرۆڤێک، هەموو ئادەمی زاد و جنۆکێک پاداشتی ئەو شتانە وەردەگرێت کە لە دنیادا ئەنجامی داوە. پاداشتی کردەوەکانی وەردەگرێت یا سزای کردەوەکانی وەردەگرێت. پاداشتی قسە باشەکانی وەردەگرێت یا سزای قسە خراپەکانی وەردەگرێت. ڕۆژێک دێت هەموو قسەکان و کردارەکانمان محاسبە دەکرێن لەسەری. ڕۆژێک دێت لەسەر هەموو خراپەیەک کە خوا لێت خۆش نەبوو بێ ما بێتەوە بۆ قیامەت محاسبە دەکری. بەپێی کردەوەکانی خۆت پاداشت و سزا وەردەگری. خی گەورە دەفەرمێ: لا ظلم اليوم. ئالەو ڕۆژەدا کە ڕۆژی قیامەتە هیچ زوڵم مستەمێک لە هیچ کەسێک ناکرێت. چیت کردووە بێگومان ئەگەر خراپە بوو بێ و تۆبەت لێ نەکرد بێ پاداشتەکەی و سزاکەی وەردەگریت. چونکە دەفەرمێ بیما کەسەبەت. چیت کردووە لە دنیادا، چیت ئەنجام داوە، چیت وتووە، چیت کردووە. ئالەو ڕۆژەدا هیچ کەسێک زوڵم مستەمی لێ ناکرێت. خی گەورە بەقەت مسقالە زەڕێک زوڵم مستەم لە هیچ کەسێک ناکە، حتا ئەگەر کافریش بێ زوڵمی لێ ناکە. خی گەورە دەفەرمێ: لا ظلم اليوم. ئالەو ڕۆژەدا زوڵم نییە، کەواتە مەترسە لەوەی خوا زوڵم لە تۆ بکە، بەڵام لەوە بترسە کە خۆت زوڵم لە خۆت بکەیت. ئەو کاتە بێگومان باجی تاوانەکانت دەدەیت. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، لە صحیح ترمزیە هاتووە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لەسەر سەری هەموو خەڵکیەوە بە ئامادەبوونی هەموو خەڵکی پیاوێک لە ئومەتەکەی من دەردەکات، بانگی دەکات. خوای گەورە دەفەرمێ: ئەی فڵان کەس، بەڵام ئەم پیاوە چۆنە؟ تاوانبارە، زۆر تاوانبارە. 99 سجیلی هەیە، هەر سجیلێک چەندێک چاو بڕکە ئەوەندە درێژە، هەر هەمووشی پڕە لە خراپە و لە تاوان. بەڵام حەق الله نەک حەق الناس، مافی خوایە نەک مافی خەڵکی. 99 سجیل پڕ کراوەتەوە، تاوانباری وا هەیە ئەچێتە مەحکەمە لاپەڕێک 2 خەت 3 خەتی لەسەر پڕ کراوەتەوە، 2-3 خەت. جاری وایە فڵان کەسی کوشتۆ بە 2-3 خەت ئیعدامەکرێ، یاخود بۆ ئەبەدی سجن دەکرێت. بەڵام ئەمەی قیامەت چۆنە؟ پەنا بەخوای گەورە زۆر سەختە بۆ کەسێکە لە دنیادا خراپەکار بوو بێت. 99 سجیل لە تاوان و لە خراپە پڕ کراوەتەوە، هەر سجیلێک لەم سجیلە 99 سجیلە حتا چاوبڕکە درێژە، هەر هەمووشی تاوان و گوناهە. بەڵام ئەم کەسە بەپێی حەدیثەکە ظاهیرەکەی وا دەرەکەوێ لە کۆتاییە ئەم کەسە خراپەکار بۆ زۆر خراپ بووە بینی خۆی خوای پەروەردگار، بەڵام لە ئاخر تەمەنیا کۆتایی کردووە، لە ئاخری تەمەنیا پێش مردنی. خی گەورە دەفەرمێ: ئەی فڵان کەس، ئینکاری ئەم تاوانانە دەکەی کە ئەنجامت داوە، بیخوێنەوە. هەموو کەسێک لە قیامەت خوێنەوارە، نەخوێنەواری نییە. ئیقڕە کتابەکە. خی گەورە دەفەرمێ کتابەکەی خۆت بخوێنەوە، کەواتە هیچ کەسێک نییە نەخوێنەوار بێ. خی گەورە دەفەرمێ ئینکاری هیچ شتێک لەمە دەکەی، نکۆڵی دەکەی، دەڵێ نەخێر ئەی پەروەردگار، وەڵڵا هەموویم کردووە. خی گەورە دەفەرمێ ئەو مەلایکەی کە تاوانەکانی لەسەرت نووسیوە، مەلایکەی لای چەپت، زوڵمی لە تۆ کردووە، شتێکی نووسیوە کە تۆ ئەنجامن نەدابێ و نەتوت بێ، دەڵێ نەخێر ئەی پەروەردگار، هەموویم کردووە، هەمووی وتووە. خی گەورە دەفەرمێ ئەمڕۆ عوزرت هەیە بۆی خۆت ڕزگارکەی، دەڵێت نەخێر ئەی پەروەردگار، من تاوانبارم،
تاوانم زۆر کردووە. خوای گەورە دەفەرمێ ئەمڕۆ زوڵمت لێ ناکرێ، تۆ کەسێکی 99 سجیل تاوان و خراپەت پڕ کردوتەوە، واتە هەموو ژیانی تۆ بریتی بۆ لە تاوان و لە گوناه لەسەر پێچیکردنی فەرمانی خوا. ئەو کەسێک مانگی ڕەمەزانی گەڕاوتێتەوە بۆ لای خوا لە دوای مانگی ڕەمەزان واز لە عیبادەت و خواپەرستی مەهێنە، چونکە دڵنیام تۆ ئەوەندە تاوانت نییە. بەڵام بێهیوا مەبە لە ڕەحمی خوا، مەڵێ تازە خوا لە من خۆش نابێت، من ئەزانی چیت کردو، هەر چیت کردە بێ خوا لێت خۆشە بێ، بەو مەرجەی بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوا. خوای گەورە دەفەرمێ ئەمڕۆ چاکەیەکت لای ئێمە، یەک چاکە زوڵمیشت لێ ناکرێت. تەماشاکە ئەم پیاوە زۆر مجریم بووە، زۆر تاوانبار بووە، زۆر زاڵم بووە، خراپەکار بۆ دیارە، بەڵام یەک چاکێکی لای خوای پەروەردگارەیە. خوای گەورە دەفەرمێ زوڵم لێ ناکرێت و چاکەکەت پێ بەخشێت و ئەمڕۆ پاداشتی ئەو چاکەیەت وەردەگری، بەڵام چاکەیەک بۆ خوا قبوڵی کردووە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک یەک چاکەی هەبێ خوا لێی قبوڵ کات دەچێتە بەهەشتەوە. کەواتە زۆر گرنگە شتەکان بۆ خوا ئەنجام بدەین، نەک بۆ ناو دەرکردن. خوای گەورە دەفەرمێ ئامادەی کێشانی چاکەکە و خراپەکانت بە. ئێستا لە تەرازوویەکە یەک چاکەت هەیە بۆ دەکێشین لەگەڵ 99 سجیل پڕ لە تاوان و گوناه. ئامادە بە، بێگومان ئەو کەسە ئامادە ئەبێت تەرازووی عەدالەتی خوای گەورە. زانین چەندێک گەورەیە؟ خۆشەویستی خوا باسی کردووە صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا، ئەفەرمێ دوو تای هەیە بۆ تەرازووی جاران، تایەکیان بۆ چاکەکان و تایەکیان بۆ خراپەکان دانرێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم یەک تایەک لەو تایانی تەرازوەکەی خوای پەروەردگار ئەگەر هەرچی ئاسمان و زەوی هەیە بیکەیتە ناو یەک تایەکی و جێبێت، هێشتا گەورەتریش. سبحان الله، ئاسمان، ئەستێرە و هەسارەکان، خۆر لەگەڵ زەویدا هەرچی لە نێوان ئاسمان و زەویدا هەیە، ئاسمانەکان و حەوتەبەقەی ئاسمان و حەوتەبەقەی زەوی بە هەموو شتەکانیوە بیکەیتە ناو یەک تای تەرازووی عەدالەتی خوایە گەورە و جێبێتەوە، هێشتا فراوانتریشەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا سبحان الله تۆوی خەرتەلە دەخوێنێتەوە. تۆوی خەرتەلە زۆر وردە، مسقالە زەڕەیە، تۆوی خەرتەلەیە مێرولەیە بچووک بچێتە ناوی تەئسیری لێەکە ئەی خوێنێتەوە. سبحان الله، ئەوەندە خوا گەورەیە. بەڵام تەرازوەکانی ئێمە ئەو تەرازوانە مسقال و تۆ خەرتەلە دەخوێنێتەوە، نایخوێنێتەوە. خوای گەورە دەفەرمێ ئامادە بە، بیتاقەیەکی بۆ دەرەکەن، بیتاقەیەک یەک چاکەیەکی تایە 99 سجلی گوناه و تاوان. ئەو لە تایەکدانێن بیتاقەکەیش چی لێ نووسراوە بەس أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. أم إنسان أم شايتماني هنا ومردو، بس شايتماني توبيك راستقينا. بله پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم کاتێکە خوای گەورە چاکەکەی بۆ دەکێشێ لەگەڵ 99 سجیل گوناه و تاوان، ئەفەرمێ 99 سجیل تاوان و گوناهەکە ئاوا دەچنە ئاسمانە تای شایەتمانەکە قورسە بێ، واتە دەیباتەوە، چونکە لا إله إلا الله کردووە و بەڕاستی عیبادەتی بەخوا کردووە، بەڕاستی بەو شایەتمانە تۆبەی کردووە، گەڕاوەتەوە بەلای خوای گەورە، فریای چاکەی تر نەکەوتووە. سەحابەی وا هەبووە شەهید بوو و نوێژێکی نەکرد چونکە فریان نەکەوت، موسڵمان یەکسەر کوژرا. خەڵکی وا هەیە لەم سەردەمەدا سبحان الله گەڕاوەتەوە دوای نیم سەعاتی وفاتی کردووە، موسڵمان بوو مردووە. خوای گەورە ویستیوێتی تووشی خێر و خۆشی بکات. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم 99 سجیل گوناه و تاوانەکە دەچنە ئاسمانە لەگەڵ ناوی خوای گەورەدا و لەگەڵ شایەتمانە هیچ شتێک قورسایەتی نییە. ئەوە عەدالەتی خوای گەورەیە. جا بۆی خوای گەورە فەرمی لا ظلم اليوم، ئەو ڕۆژی قیامەتە زوڵمتان لێ ناکرێ، چونکە ئین الله سریع الحساب. خوای گەورە محاسبەی سریعە، چونکە هەموو شتێک دەزانێ و هەموو شتێک لای ڕوون و ئاشکرایە. فڵان کەس چۆنە، چی کردووە، سەرنجامی بۆ کوێ دەڕوات، هەموو شتێک لای خوای گەورە ڕوون و ئاشکرایە. بۆیە خوای گەورە محاسبەی سریع دەکات. بەڵام بەقەت مسقالە زەڕەیەک، بەقەت تۆوی خەرتەلێکیش ئەسڵەن هەر زوڵم لە هیچ کەسێکیش ناکە.
بەڵام ئێمە پەلە بکەین غەڵەتەکەین تووشی دەیها غەڵەتە بین بەڵام خوای گەورە غەڵەت ناکە شتی لەبیر ناچی جا خوای گەورە دەفەرمێ وأنذرهم يوم الآزفة أي محمد صلى الله عليه وسلم بيان ترسينا إنذاري خلقي بك بروجي قيامتك أو روجي كنزيكا نزيكا إذ القلوب لدى الحناجر كاظمين دبين دلكان يعني دقنا قرو ضلي إنسان دقاتا قروي سبحان الله أن دلك ليري دايا لترسى دقاتا قروي إنسان بوشي پەژارە و دڵتەنگی و خەم و خەفەت ئینسانی داگیر کردووە چونکە إذ القلوب لدى الحناجر كاظمين پەنا بەخوای گەورە ئەوەندە سەختە و ڕۆژە مرۆڤ خەمباری بێتاقەتی پەشیمانی دایگرتووە ترس و خەوف دایگرتووە چونکە نازانێ بۆ کوێ دەڕوا سەرنجامی بۆ کوێ دەڕوا کاتێک کە محاسەبە دەکرێت بڕیاری چی بۆ ئەدرێت چونکە هەمومان تاوانمان کردووە بۆی ئینسان دەترسێ دەبێ بترسێ دڵەکان دەچێتە گەرو لە ترسە مرۆڤەکان خەمباری بێتاقەتی پەشیمانی ترس و خەوف دایان دەگرێ و دایان دەپۆشێ ئالەو ڕۆژەدا خوای گەورە دەفەرمێ ما للظالمين من حميم ولا شفيع يطاع ئەوەی زاڵم بوو بێ لە دنیادا و تۆبەشی نەکرد بێ لەسەری مردبێ هیچ دۆست و هاوڕێ و خۆشەویستێکی نییە یارمەتی دەری بێت و هیچ کەسێک نییە تکاکاری بێ و شەفاعەتی بۆ بکە نە پێغەمبەران شەفاعەتی بۆ دەکەن سەلامی خۆیان لەسەر بێ نە مەلایکە نە ئیمانداران چونکە ئەو کەسە لە دنیادا زاڵم و ستەمکار بووە و تۆبەشی نەکرد و لەسەری مردووە کەواتە ڕۆژی قیامەت ڕۆژێکە هیچ کەسێک فریاد ناکەوێ ئاگات لە هیچ کەسێک نییە و هیچ کەسێکش ئاگای لە تۆ نییە و حەقیشی بەسەرتەوە نییە نزیکترین کەسی خۆت لە دنیادا خۆت ماندوو ئەەکەی بۆ مناڵەکانت خۆت ناڕەحەتەکەی حەماڵیان ڕۆگەی هەموو شتێکیان بۆ بکەی بەڵام لە قیامەت وەڵا ئامادەنی یەک چاکەی بە کوڕ و کچەکەی خۆت بدەیت وەڵا ئەوانش بە تۆی نادەن بۆیە ئەو کەسەی زاڵم مستەمکار بێ نە دۆست و هاوڕێ و خۆشەویستی هەیە نە کەسێکیش هەیە تکا و شەفاعەتی بۆ بکات لە حەدیثێکی صحيح هاتووە پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئەهلی ئاگر و بێباوەڕەکان دەچنە ناو ئاگرەوە لەگەڵ موسڵمانە تاوانبارەکان خوای گەورە لە ئاگری دۆزەخمان پارێزێ یا ڕەبی خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مشریکەکان و بتپەرستەکان و کافرەکان و ملحیدەکان ئەوانەی کە بێدینن تانە و تەشەر و تعلیق دەن لە ئیماندارەکان کە لە ناو ئاگردان دەڵێن باشە ئێوە موسڵمان بوون ئێوە لە دنیادا خواتان پەرست باشە بۆ ئەمڕۆ لەگەڵ ئێمەدا سزا ئەدرێن خۆ ئێوە موسڵمانن وەک ئێمە کافر نەبوون خواتان پەرست بەڵام بۆ ئەمڕۆ خوا سزا ئێوە دەدات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتی خوای گەورە ئەم شتە دەبیستێ ئەم قسەیە دەبیستێ لە کافرەکان کە تانە و تەشەر لە ئەهلی ئاگر ئەدەن کە لە دنیادا خۆیان ناسی و بەڵام چاکەکانیان کەمترە لە خراپەکانیان لە ناو ئاگردا سزا دەدرێن کاتی خوای گەورە ئەم قسەیە دەبیستێ دەفەرمێ با شەفاعەت بکرێت ئەمجا شەفاعەت دەکرێت پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ مەلایکەکان ئیمانداران هەمویان شەفاعەتەکەن خەڵکێکی زۆر 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 لە جەهەنەم دەرەکەنە دەرەوە هەتا خوای گەورە دەفەرمێ بڕۆن ئەو کەسەی بەقەد قورسایی و وەزنی دینارێک نیو دینار دەنکە گەنمێک دەنکە جۆیەک خێر و چاکە و ئیمانی هەبوو لە ئاگری جەهەنەم دەریکەن دەرەوە ئەو کاتێک کە تەنها کەسە بێخێرەکان دەمێنێتەوە کافرەکان دەڵێن چی خۆزگایە ئێمەش ئیماندار بوونایە لە دنیادا ئیمانمان بەخوا بهێنایە موسڵمان بووینایە بۆ ئەوەی هەروەکو چۆن ئەوان دەرچوون لە ئاگری جەهەنەم ئێمەش ئەوان لە ئاگری جەهەنەم دەرچوونایە بەڵام قیمەتی نییە تاسە ئەو کافرەی کە ئەمڕۆ دژایەتی و دینەی خوا دەکات ڕۆژێک دێت پەشیمان دەبێتەوە لە جەهەنەمە ئاواتە خوازە مسلمان بووایە بەپێی قورئان ئاواتە خوازە گیانلەبەر و ئاژەڵ بووایە یا لەیتەنی کونت تورابە دەڵێ خۆزگایە منش ئاژەڵ بوومایە وەکو ئاژەڵەکان
بمایە بە خۆڵ و نەچمایەتە جەهەنەمەوە. لە دنیادا لوتی بەرزە، لە قیامەت ئاواتە خوازە ئاژەڵێک بواە. با ئێمەش لەو کەسانە نەبین برای بەڕێز. بۆیە زاڵمەکان هیچ کەسێک نییە پشتیوانیان بکە کە خوای گەورە سزای دای هیچ کەسێ فریاد ناکەوێت، نە عەشرەت، نە بنەماڵە، نە پارۆپور، نە دەسەڵات، هیچ شتێک. ئەمڕۆ ڕێگای خوا بگرێت. لە کۆتاییدا دەڵێم دوای مانگی ڕەمەزان خوامان لەبیر نەچێ. لەوانەیە بۆ ئێمە، بۆ زۆرێک لە ئێمە، بۆ هەندێک لە ئێمە ئەوانەی کە ئێستا لە ژیاندا دەژین، ئەمە ئاخر ڕەمەزانمان بێت. ڕەمەزانەکەی تر لە شوێنێتر بین، لە دنیایەکی تر بین. پارەکەم کاتە چەند کەس دانیشتبوون لە مەجلیسەکە لە مزگەوتەدا، خوالیان خۆش بێ، کاتێککە ئێمە دەوانێت لەوانەیە بۆ هەندێک کەس ئاخر ڕەمەزان بێ، ئەو کەسانە هەر نەیان بردە سەر خۆیان، بەڵام ئێستا لە کوێن؟ لە ناو خۆڵدان. لەوانەیە هەندێک لە ئێمەش نایبێنە سەر خۆمان، بەڵام دڵنیا بە ڕەمەزانەکەی تر نابینین، ئەوانەی کە ئەمڕۆ لەسەر زەوین. بەخوای سە خەڵکی خۆی حازر کرد بۆ جەژن، بەخوا ئەم جەژنیش نابینی. ژیان ناوەستەی بە مردنی من و تۆ، کۆتاییشی پێ نایە. بۆیە با ئێمە خۆمان بە خۆماندا بچینەوە، بینی خۆمان و خوای گەورە باش بکەین، دڵنیا بە ئەو کاتە خوش ڕەحمان پێ دەکا. لەگەڵ خوادا ڕازگۆ بە، دڵنیا بە چیت بی خوای گەورە بۆ جێبەجێ دەکا. چۆن گومان بە خوای گەورە بەری، بێگومان خوای گەورە گومانەکەت جێبەجێ دەکا، بۆ مەرجی تۆ لەگەڵ خوادا ڕازگۆ بیت. بۆی ئینشاڵڵا با خوامان لەبیر نەچێ، حتا مردن عیبادەتی خوا بکەین، ئەو کاتە ئینشاڵڵا لە دنیا و قیامەت دڵخۆش دەبین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ڕەبی خوایە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت، بۆ خاتی ناوپاک و پیرۆزەکانی خۆت، یا ڕەبی خوایە جوولەکەکان زەلیل و سەرشۆڕ و ڕیسوا بکە. یا ڕەبی خوایە خوشک و براکانمان لە غەزە سەرکەوتوو بکە. یا ڕەبی خوایە ڕەحمیان لێ بکە، خوایە پشتی ئەو ناحەز و دژمنانە بشکێنە کە ئەوا زەڵم و ستەمیان لێ دەکەن. یا ڕەبی خوایە ئەو زەڵمیان لێ قبوڵ مەکە کە لێشیان قبوڵ ناکەی، بێگومان بە زووترین کاتۆڵیان لێ بکەرەوە. یا ڕەب العالەمین، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی. خوایان تەمەنمان درێژکەی لەسەر خێر و چاکە، هەر کاتێکش ئێمەت مراند بە ئیمان و بە تەقوا و ئاخر خێر و بمان مرێنی. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.